كم تمي وجدني يا ناس كي وي فاسري قلبي والي وينه كم زاد صدر ويان تخاي يوضو وزيق يو يعشي ونزيق گوندی دەل یەکێکە لە گوندەکانی هەورامانی تەخت نزیکەی 250 خێزانی تێدا دەژی. دانیشتوانی ئەم گوندە لە مانگەکانی سەرما و سۆڵەدا لە ناو گوندەکەدا دەگوزەرێنن. لەو مانگانەشدا کەش و هەوا خۆش دەکات ژمارەیەک لە خێزانەکان بە شێوەیەکی کاتی دەچنە هەواری هەیشور کە بە هەواری هاوینەی دەلیەکان ناسراوە. مەبەست لەم کۆچەش بەرزبوونەوەی پلەی گەرما و کەمبوونەوەی لە وەرگایە بۆ ئاژەڵەکانیان. جۆری ژیانی هەوارنشینەکان هیچ جیاوازیەکی بنەڕەتی نییە لەگەڵ جۆری ژیانی ناوگوندەکان. زندگی ئۆسای پیسە ئیسەی نەبیێن معمولی بێن فەرمایی ئەو گۆشت بێ بۆ چێویا ئانەشە نەبێن زیندگیە معمولی بێن بیاران شاپیسە و ئیسەی نەبێن مەسەلەن بارە گۆشت و بارە کەرگە و بارە مەسەل ئینیشا مەوادی غەزایی ئاوەختی زیندگیە معلوم ئینی بێنین لانودۆیە شاواردن تر قەنەعەت شاکردن پیسە و ئیسەی نەبێن دەی پیشرەفتش کردن ئیسە قەنەعەت مەکەرە و پاکەپری گەڵاف زۆ سەرش و چەنەش قەنەعەت کەر و سکونەت کەرە ئەیسە پیشرەفتش کردن مشۆ کاپینەتت بوو مان و چێشت بوو گازت بوو سرویس کامڵت بوو پیسە و ئاوەختی نەمەنێ وەڵڵا دە ئیمە تەبەنوچیوە شەن و ئایا تەبەنوچیوەش نییە مەسەڵ ملی یاگێ سافی سافا دەی بەچێشین کەڕۆت بشۆ هەر ڕەش ماڵی وەربوو ئیمەش قەدیم ئەچانە بێنی سەردەر خۆتەشی فتاوەردە دەی هەر ڕەش ماڵش ئەوەردانی عێراقی بێنی قەدیم ئامانگەیە ئینە ئەرزم کەری سەڵدانی 120 سەریشە نەبینی لوانی ئاڵبشا بەگایە کوان بەردەن شارە دەگا ئەپاس نەبێن زوو قەدیم ئەچیگەنە کەشاوەرزی شاکردن ئاهە زەمینەین بێ بۆ ئاچانە کردن شان وێ و ماسمیش یەوی کردن شایەوی وهارە وەڵات زیندگی ئانی نەجلی باخینێ وەشتەرە چون میوە شاهان مەسەلگی چیان ئیمکانات مەگەر توپڕ ئەیۆ چیە بارۆ پێسە و سایە پێسە هەڵوچی پێسە و هەنگی پسە و شۆتی مەسەلەن ئانی شاپسانی نایگە بەڕاتی حەچی نییە ئانەن ویرمدان هەوار و هەیشووری یوجە هەوارە بەنەوبانگەکە و ناوچە هەورامانین کە هاونە هەوار و دەگەڵ دەلین دەگەڵ دەلی جە 34 کیلومتری شار و سۆڵاوان سەر بە هەورامان تەختین و 250 یانی ژیوا و هەر پاسە نزیکۆ 1000 نەفەرە جەمعیەتشن دەگەڵ دەلیش پێسە و سەرچەم ناوچەکە و هەورامانی ساحی و هامنە هەوارین و هەوار شابیەن و هەوار و هەیشووریش کە هەر هەورامیە کە سەرنجشدا بوو لێ گۆرانیە و گۆرانی واچان و لێ شعرە و شاعرانە بەڕاستی فرەتەر دەگەڵ دەلی بە
کەلیمیە و مامۆستا عوسمان هۆرامی شناسیان کە واژ دێپا دەلیا بلاوە هەیشور بداوە پۆشانە سوور هەراڵی سوورە ژناسیان هەڵکو دەلی جە مانە و گوڵایە پاژەرەژی ئوردیبهشت و فارسا کۆچشاکردن پێ هەوار و هەیشوری و ئامانج و کۆچکردەی شافرەتر سەر و ئاژەڵداری و ئینە بیان کە چوون هەوار دەگاکەیتر ئاڵف و لەوە ڕمەمەن و پێ حەوانە ئاژەڵداریش بێنی و هەوا گەرم بێن ڕوە شاردینە پێ هەواری و تا پایزی کۆچشاکردن هەوار و هەیشوری و ئەتر سەرقاڵە بێنە بە ئاژەڵداری و جوانێت چاکسەرن کڵاشکەری بێنێ و کوچ پێی کاری و هەرمانی لوانێ پێی تارانی و ئەو شاراتەری و ئەتر مردمی چرفرەتەر خەریک و ئاژەڵداری و حیوانداری کوی بێ لە ناو هەوارەکاندا ژنان زیاتر ماندوو دەبن ئەرچی سەرشانیان لە چاو پیاواندا گرانترە دۆشینی ئاژەڵەکان نانکردن ئاوهێنان لە کانیەکان هەتا دەگاتە مەشکە ژەنین و دروستکردنی کەشک و ڕۆنەکەرە و هەموو بەرهەمەکانی سپیایی لە ئاستۆی ژناندایە بەپێی گۆڕانکاریەکانی سەردەم لە ڕووی تەکنەلۆژی و گۆڕانکاری لە پەیوەندیەکاندا هەوارەکانیش گۆڕانیان بەسەردا هاتووە ئەوان ژمارەیان کەمتر بوونەتەوە و زۆرێکیان لە شارە گەورەکاندا کار دەکەن و وازیان لە ئاژەڵداری هێناوە و خۆیان داوەتە کەرتی پیشەسازی بەخوای مەوەساینمی هەوار دەڵێت فرە گریانە دەبێ یەری تەغاری حیوان بێ یەری چوارتەری مانناوی گرتێش بێ ئیکەفرێ یۆتەر نەواری ئەنە مەخلوق بێ الله دەیتر زیندە دەڵوەتداری کەرێنمێ لوێنمێ هەڵفکەرێنمێ بە کۆڵارێنمێوە و لوێنمێ بەخوا بە کۆڵ ئەسپابارێنمێ گرتیەوەسا پێسەی سەی ماشین و چێ نەبێ بە وەڵاح کۆچکەرێنمێ و بەخواست تۆحیە هۆرێ زێنمێ گاوچێ دۆشێنمێ بەرێنمێ هەناوی دێنمێ ئارێنمێ ڕوانێ شاکەرێنمێنمێ هەڵی دەژەنێنمێ نان پەچێنمێ و شۆناوانەی چرێتر هەم گاوگەلی چێ گاوچێ و دۆشێنمێ ڕوانە کەرێنمێ و ترانە زیندەگی مادە والله من یۆسام ناکە یانەمایان لێ شارمەوەیگە حەز کەروپەنە ناواچ بۆم مایلە ناکەبەوە هەم بنیامش سەرحاڵە هەم نوعی وەرزشا پێیت والله فرەوەشە هەم سوودەکە چەند بنیاماچی بێهەدەر نییە کارەکە سوودەکەش فرەتەرە تا کارەکە کە لێشان نەژەنی پێچۆشوە کلاسچن و یا کاریە تەریکەرە وڵی گەفرە خاستەرە وڵا دەگا ژەنیشە فرەتەر کارشا کەمتەرە وەلم هەوارەوە کار فرەتەری هەن جە دەگاینە تەلەڤزیۆن و بازە چێویە هەنێ بنیام حەسا بورتکونا وەلی مەکە دەچیگە مەغزت فرە ئارامتەرە فرە هەنی یاسایشنە جە حەچی لە حازوەن دەتر هەوای گەچ پاکتەرە تا دێهاتەکە کولەن دێهات بنیام کولێرە نەڕۆشن کەوچیگە هەواکە ئازادە هەوا تەبیعین وەڵا ژەنی نەتەنیا جە هەوارنە بەڵکو کولەن جە ژیوای هەورامانی نە پاسە قەیمیا قسە شاکردینەوە زووتر ژنەویێنما هەر جە زەمانە و ژیرلۆ مەرینە کە یو جەعازە و شوورە هەورامانی حتممە ژەنی بێنێ یعنی ژەنی جە هەورامانە نەقشیە کامەڵەن یۆجە نەقشە ئەسڵیەکە و ژیوا بێنە پاڵ و شان بە شان و پێر و فرەتر جە پیای کارمان و کارشکەرن و بەعامێک چون هەوار بەلەخەرە وەختێ کۆچ کردیان پێ هەواری فرد و ئەرک و ژیوای مل و شەر و شانە و ژەنێوە بێنێ چون بەلەخەرە پیایا لوان کلاشکردێنی خەری و کلاشکردە بێن یا لوان ئاڵفکەنە یا بەلەخەرە سەر و پاڵ و تربیەت و ژیوای پاڵ و تربیەت و گۆرەکردێ زاوەڵاشانە بەلەخەرە ژەنیچ شان بە شان و پیاەکە شاخەریک و هەرمان و ژیوای بینە مەسەڵەن سوحی زوو هوورسێنێ مەڵەن زاوڵی شابستێنەوە ڕاو گاو گەلەشا دۆشتن و مەزان و هەڵی زەدا دۆشتێنەوە ئاوی شابەشانە ئاردێنەوە هەم پاڵوانەچنە حتا لوای نێرە مەسەڵەن کەلوپەل و مەزان و ئەسپا و چێ و شابەرەن پێی سەر و کەشی مەڵەن پێی پیاە شایانی شان بە شان و هەتا 70% ژیوای سەر و شان و ژەنێوە بێن
کاروباری ژنان لە هەوار مانگی دووی بەهارتینە هەوار لێرە هاوکار شان بەشانی پیاوەکانمان هاوکارین ئەوان تێن کەپرەکان ئێمەشتێن بۆ خاوێنکردنەوەی ناماڵ وەکو سواغدان ماڵەکان تەمیز دەکەین و سواقین و شان بەشانی ئەوان کارەکەین هەر کارێکمان دوێ لە هەوار شان بەشانی پیاوان کارەکەین کاروباری ئێمە حیوانداریە ئاژەڵداریە حیوانەکان پیاوەکانمان ئەچنە لایەن ئێمەش حیوانەکان بە خاوەنەکەین وەکو دۆشینیان ئەیان دۆشین و شیرەکەیان ئەنێن و ئەیکەین بە ماست و بە پەنێر و بە کەشک و بە ئەو کارێن وەڵا کاران ئێمە بەیانیان زوو هەڵەسین نان و چایە خۆین و خانەوادە بەڕێەکەین نان و چایەکەمان خوار پیاوەکانمانەچن حیوانەکەەوەن و دەرۆ ئێمەش سەرقاڵی ماڵخاوێنکردنەوەین و نانکردن و مەشقەژەندن و دەربان تەمیزکردن و ئاو تێرین لە کانیا ئەو کارانەمان هەیە گەربانێ تا چوارمانێ ئامێنی هەواروێ شووری زیندگی شافرەتەر ئاژاڵداری بێن و دەوڵەتداری ئی هەوارەی تۆ وینیشا یەک دانە کەپرە چۆڵە نەبینێ ئینە نزیکۆ 250 دانە تای 100 دانە خانەوادەی ئامێنی ئی هەوارە ئی هەوارە تۆ وینیش هەمیشە چوارمانێ تا پەنجمانێکی گەنیشتێنێ ڕست تا ئەچی گەبیێن هەناو ئاژاڵی مەسەڵەن جە کەشکی وەگیرش جە دۆی وەگیرش جە پەنیری وەگیرش جە کەشکا وەگیرش جە ڕوەنی وە کولەن ئینە دەرامە شاویە والله ئاچیوێ فرەتەر ڕوەن و دەلی منتیقە و دەلی هۆرامان و تابلۆرە ژیوار ڕوەنش ئەتر منسوور بێن ئیگە هەناو لۆبەناین ئەغڵبەت حیوانش ئاژەڵداریش لۆبەناش بێن حتا ئەسیگە جە کرماشان و ئامێنی پێ ڕوەنی دەلی شابەردن پێ قاتیما باقی ڕۆنەکە گوڵاچنووری شاتی هەواروێشوریە بەردنی پێ کرماشانی بەرنشە پێ تارانی بەرنشە پێ کاشانی ڕوەنی دەلی حەدداواتە بۆت ئەسەس منسوور بێن نامدار بێن والله ئۆسا کابرا کولەن چیگە کارشکردن مەسەڵان ئێمە وێم جەدەگە و دەلی ئیسە تۆ بلیرە پێدەگە و دەلی دوێ ساعتی بەپای جاملی من حرف بوێم ئەچیگەنێ سۆح ئامێنا دەگە و دەلی وێلوانە کەشە ماشاش بنە بە مڵە بەرزە لوانە چاگەی ئالفم بکەنن بازم سعات 5 وێرەگای لوانە دەگا بازم سۆح ئامێناوەیگە ئاکەسەکە پاسە مەشغۆڵ بوون و پاسەکە گێڵۆ نەوەشیش کەمترە تا ئانەکە یانەنی شۆرە مەسەڵەن جە کەرگی استفادەکەڕونەوە جە چی مەسنوعی استفادەکەڕۆ چنی ئانەکە چیوی تەبعی وەرۆ ئاسمان تازەبین فەرقشن ئێمە ئەوسا ئەلمی گەنجیکە و یەریماننا تا چوارماننا ئەچی هەواروە نیشتێنمی تا هەوا سەردشکردایەوە تاوایەمە ئەچیگە زیندگی کردمی ئەچیگە نیشتێنمی بەخاترە و ئاژەڵەکەیماوە حیوانداریەکەیماوە مەجبوری بینمی چیم دەگاکەمە فرە گەرمنێ دەگا و ئێمە هەم کەم ئاوێنێ هەم گەرمنێ ئەلمی مەسەڵەن ئێمە حیوان ئەچیگە وەشتر زیندگی کرد تا جێ دەگانێت دەگا و دەلی فرە گەرمنێ شاید تەشیف تا بەردە بوو هەوار و هێشوری ئێمە قەدیم بە وەسیلە وەڵاقی بلا تەجبی ئێمە پێ هێشوری ئەچی هەوارە ئینە پیگەر ڕادێ لێنێرە پێی دەگانی دیکە سعات و نیمیە بە وڵاژایمێ هێشور دماوانە ئیمکاناتە ئامەوەی ماشینوسیوە ئامە مەردموو دەلی جەمبی حتا بە کیسە وشە بە پڵ و زەحمەت و وشە هۆرسی ئیجاشا هەوار و سەردەشتیوە تا هەوار و هێشوری ئێمە وەما کشتن حکوومەتی حچکوبەکێ نەکردنمێ حتا ژەنی بێنە پیرەژەنی ئەچیگەنە چیت لێ هەوارینە پۆڵ و کیسە وش دانش پێ خەرج و ئیجادەی وەختێکە ئیجادە شاکشت پێیگەی نەفەرێ بێ بەنامێ ئەحمەدپوری مهندس بێ ئێمە شڕێ میلوامی سەردەشت ینی تاتۆیمە چیشتای من ئاوەختی جوانتر بێنێ ماچۆ کاکە گیان بەیدی ئی هەوارە ئەگەر کۆمەکردی با ئیجاتا کشمێ پێ ئێمە کولەن چیگە پیای دەلی کولەن لێرە ئاگەوە کاکە ئەگەر شمە ئیجادە کشدە ئێمە حاضرینمێ حەچی خەرشتانە حەچی خەرج و بۆ دیدڵەکاتانە نامێش ئەتر بە وەسیلە و مەسەڵان وێمە پۆڵ و وێمە ئیجادەما کشتن بەخوا ئەوسا ئی هەوارەی تۆ وینی شا یەک دانە کەپرش حتا بە کراهەج نەبێن کولەن گرد مەردمش چە نەبێن دیکە 250 دانە خانەوادەی چیگە بینی فقط ئیسەف چۆڵ بێن ئەنە پاسوورەتە مەمەن دیکە و 15 دیانەما حیوانداری و ئاژەڵداری شامەنە یا ئی هەوارە ئینش مایسە مەمێ ئەغڵبە شارەکاوە بەعلەت وانە گۆرەکردی گە بینمێ حەز پیگە کردمێ ئەلان من وێم یۆشانەیانەمانە جێسادینێ حتا حد جەمانەکەینێ 4 5 دەفی خانەوادەکەی مارویگە بە یاد قەدیمیە ئەچیگەنێ نیشمێرە و شەوێ دوێ شەوێ نیشمێرە ملمێوە ئێمە جوێمە حتا ئیسە خەڵکو و ئانامی جوجەسادینە جەمەریوانە
جمعانی بەخاتەوەوانە چیگە گۆری بینمێ گۆرەکردی ئیگەنمێ حەز پیگە کردمێ حتا کولەن جێ مەریوان شارەکانە باخێکما هەنی کەوێڵێکما وەشتکردن یا جێیانەج وەشتەر ئەپاگەی دڵمامە کردیوەمەنی ئیگە چوم ئەچیگە گۆری بینمێ حەز ئەپیگە کردمێ شاری کولەن تۆوی نیشا ئێمە ئەچیگە دەگەودەلینە نزیکۆ هەفتا نەفەریما حەجە شارەکە و کوردەوارینە جە مەهابات وەگیرە شوێ سەقز بانە بووکان پیرانسەر ئی شاری کولەن ئەنە دەلینی چەنشا ملا کڵاژورەتەی ئێمە وما جێ مەریوانەوە جێ دەلوێ کڵاشەکە جەمی کردمی پێیشا ئاجمیا بەرەشا شارەکانە بەرەشاشە جێ کرماشان جێ کامیاران حتا جێ تاران ئای هەوارۆ هێوار ئای هەوارۆ هێوار هەوار و کاوامە ئەورامە خاواکیش کڵۆچەیە و مامە ئەورامە خاواکیش کڵۆچەیە و مامە دەکفەڵە چوون من دەکفەڵە چوون من دەردکاری بۆ زامد پڕێنەیش نادیاری بۆ زامد پڕێنەیش نادیاری بۆ ئای هەوارۆ هێوار هەوار و کاوامە ئای هەوارۆ هێوار هەوار و کاوامە هەورامەن خاواکیش کڵۆچەیە و مامە هەورامەن خاواکیش کڵۆچەیە و مامە هەنگوینی کۆچکردن بۆ هەوارەکانی هاوینە تایبەتە بە ئاژەڵدارەکان و لە وەرزی بەهاردا و بەر لەوەی گژ و جیا و شک بێت دەست پێ دەکات. ئەو خێزانانەی کۆچ دەکەن پێکەوە لە ناو هەوارێکدا کۆ دەبنەوە. هەموو خێزانێک شوێن کەپر و کۆگای خۆی هەیە و ئەوانەی دەچنە هەوارەکانی هاوینە ڕاخەر و پێخەف و دەفر و قاپ و ئازوخە و هەر نەختینەیەکە بێت لەگەڵ خۆیانی دەبەن و تەنانەت هەموو ئاژەڵ و ڕەشە وڵاغ و پەلەوەرەکانیش لەگەڵ خۆیان دەبن بۆ هەوارەکان. هەوار و هەیشوری تەئسیری فرەش بیەن مل و ڕۆحیات و بەشەیرە مل و ئانیشارە کە کورشاکردن بنیامهای سادەی و ڕۆحڕەوانێ و ڕۆحپاکێ و جەقەئی منەوە کە ساڵزەمانیە کە هەڵای تەکنۆلژی و برق و ئەی جۆرە شێوێ سنعەت نامەنە لە ژیوای خەڵکی هەوار و هەیشوری فەزایە یا جەویە کامڵەن وێمانەش بیەن قەیمیانەش بیەن و وەشش بیەن یعنی خەڵک جە سەرحاڵ و بینەوەشی و خلاصە بنیامهای شادێ بێنێ بەڵام بەداخەوە یا وەشبەختانە یا بەهەرحاڵ تەسیر و تەکنۆلۆژی و سنعەتی بیاوێ ژیوای کاریشکردن بە هەواری کە هەواری وەرەوەرەی چۆڵە بێنێ و خەڵ و ڕۆژارینە ڕوبە شارەکە و ژیوایە مصنوعی انتخاب کریان و هەواریش بەرەبەرە چۆڵە بێنێ و هەوار و هێشوریش یۆ چا هەوارانە کە سەردەمهای فرە نزیکۆ و 10 ساڵە 15 ساڵە فرەتر چۆڵ بیێبی و حتا فرەجە شعر و شاعرەکە ئێمە بێ جەسەر و چۆڵی هەوارا بێ بەڵام وەشبەختانە دیوەر ساڵن ڕوەشاکردینە هەوار و ئا خۆڵکە کە مەسڵان شارنشینە پێسە خەڵک و جوجە سازی بوو مەریوان بۆ یا خەڵکی وێمانە بوو بەرەبەرە ڕوە شاردینەوە خەڵ ڕوبە ئاژەڵداری و حیوانداری و خولاسە کورشاکردن و ڕوبە هەواری ویسە خەریکە هەواری ئاوادانی کریاوە بەڵام نەک پیسە سەردەم و قەیمی بەکاربەردەی چێوەهای مەسنوعی پێسە سیمانی مەزان و ئیزۆگامی ئی جۆرە شێوەیە کە فەزا و هەواریشا کامڵەن مەسنوعی کردنوە. کۆگای هەواری هاوینە بریتیە لە جێگەیەک تا ئاستی مەتر و نیوێک یاخود زیاتر بە وشکە کەڵک بەرز کراوەتەوە شوێنی چوونە ژوورەوە و هاتنە دەرەوەی بۆ کراوە لە تەنی شوێنی نیشتە جێبوونی خۆیانەوە پەچە یان شوێنی تایبەت بە ئاژەڵەکانیان دروست کردووە
لە ماوەی هەوارنشیندا هەمویان هەوڵ دەدەن ئاژەڵەکانیان بە باشترین شێوە بەخێو بکەن بۆ ئەوەی بەرهەمی زیاتر و داهاتی زیاتریان دەست بکەوێت و ژێوی ئەو ساڵیان دابین بکەن. ئەم حیوان وشتە لە دیەکایتر سەوزی وشتە نامێنێت و بە دوای ئەوە ڕووەکەنە هەوار هەم هەوای فێنکترە و دوایەوە گیاوشتەی دێر مەسەڵەن زەردەوێت و ئیتر هەوای تەبیعیە دوایەوە حیوانەکانیش لەم کێوسان و باشتر گۆشتەگرن و دوایەوە باشتر خۆشیان لێچێتەوە ئەوەسە. ئیسە ئەزانی چۆن لە جاران کە مەسەڵەن کاورا ئاژاڵداریە کرد حیوانەکانی مەسەڵەن شوانوشتەی بۆ گرت باشە وەلم ئیسێ ئێمە خۆمان بە خێویانەکەین و حەزەکەین مەسەڵەن کە دوایەوە بەخاترەوە هۆش و شتەمان پێوێت خۆمان حەزەکەین لایەن بگرین حەز ناکەین مەسەڵەن بیخەینە بەردەست کەسێتر و کەسێتر بە خێویانکە ئەوە کە مەسەڵەن خۆت بە خێویەکەی هۆش و هاپیان و کەسێتر نیەسی مەسەڵەن گەر شوانێکی بۆ بگرین وە لێمیتر خۆمان هۆش باشترێکمان هاپێ و خاستر خزمەتیانەکەین بەخاتر چۆ بەخاترەوە کە مەسەڵەن خزمەتمان پێکان. هەوار و هەیشووری تەئسیری فرەش بیەن مل و ڕۆحیات و بەشەیرە مل و ئانیشارە کە کورشاکردن بنیامهای سادەی و ڕۆحڕەوانی و ڕۆحپاکێ و جەقەئی منەوجە کە ساڵزەمانیە کە هەڵای تەکنۆلژی و برق و ئەی جۆرە چێوێ سنعەت نامەنە لە ژیوای خەڵکی هەوار و هەیشووری فەزایە یا جەویە کامڵەن وێمانەش بیەن قەیمیانەش بیەن وەشش بیەن یعنی خەڵک جە سەرحاڵ و بینەوەشی و خلاصە بنیامهای شادێ بێنێ بەڵام بەداخەوە یا وەشبەختانەیە بەهەرحاڵ تەسیر و تەکنۆلۆژی و سنعەتی بیاوێ ژیوای کاریشکردن بە هەواری کە هەواری وەرەوەرەی چۆڵە بێنێ و خەڵ و ڕۆژارینە ڕووبە شارەکە و ژیوایە مصنوعی انتخاب کریان و هەواریش بەرەوەرە چۆڵە بێنێ و هەوار و هەیشووریش یۆ چا هەوارانە کە سەردەمهای فرە نزیکە و 10 ساڵە 15 ساڵە فرەتر چۆڵ بیێ و حتا فرەجە شعر و شاعرەکە ئێمە بێ جەسەر و چۆڵی هەوارا بێ بەڵام وەشبەختانە دیوەر ساڵن ڕوەشاکردینە هەوار و ئا خۆڵکە کە مەسڵەن شارنشینە پێسە خەڵک و جوجە سازی بوو مەریوان بۆ یا خەڵکی وێمانە بوو بەرەوەرەی ڕوە شاردینەوە خەڵ ڕووبە ئاژەڵداری و حیوانداری و خولاسە کورشاکردن و ڕووبە هەواری ویسە خەریکە هەواری ئاوەدانی کریاوە بەڵام نەک پیسە سەردەم و قەیمی بەکاربەردەی چێوەهای مەسنوعی پێسە سیمانی مەزان و ئیزۆگامی ئی جۆرە چێوەی کە فەزا و هەواریشا کامڵەن مەسنوعی کردنوە. جاران لە ناو هەوارەکاندا تەنها کەپریان هەبووە ماوەی چەند مانجێک لەوێ ماونەتەوە و دواتر هاتوونەتەوە بۆ گوندەکانیان بەڵام ئێستا شێوەی گوندێکی وەرگرتووە و هەوارنشینەکان خانوویان تێدا دروست کردوون لە ڕابردوودا زۆربەی کارەکانیان بە هەرەوەزی بووە ئێستا پێشکەوتنی ژیان و زیاتربوونی پێداویستیەکان کاریگەری لەسەر هەوارنشینەکانیش جێهێشتووە و هەر کەسەوە بۆ خۆی کار دەکات ژیانی هەوارنشینی لەگەڵەوەی ماندووبوون و ئارەقڕشتن و جوڵەی بەردەوامە بەڵام لێوان لێوە لە جوانی و سادەیی و دەروون پاچی هەوارنشینەکان لەلایەکەوە بە بۆنی جیابۆن خۆشەکانی هەورامان و هەوای فێنک و ئاوی ساردی کوێستانەکان سەرمەز دەبن لەلایەکی تریشەوە دەمەتەقەی شەوانی هەوارنشینەکان و شۆڵەی چرادەستیەکان تێکەڵ بە ئاوازی باڵندە و سیات شەمانەکان دەبن و زیاتر نەشعیان دەداتێ و لەو کوێستانە خۆشانەی هەوراماندا جوانترین شێوازی ژیانی کوردەواری دەخەنە پێشچاو.